نیشتیمانی ڕاستەقینە. مردن تەنها دەرگایە کە دەکرێتەوە بەڕووی یەک بە یەکێوانەی بلیتی سەفەریان وەرگرتووە و ڕۆحیان بە یەکجاری لە جەستەیان درازاوە و دەرچووە. ئەو ماڵ و نیشتیمانە ڕاستەقینەیەی ئەوێ مانا بەم ژیانە کاتی دنیامانەدات، مانا لای ئەو مرۆڤانە دروسە بێت کە بیناییان ئاوێزانی ئەوێ بێت و خۆی گەورە بە شایستەی ئەو مەدهۆشیان دەبینێت و خەڵاتیان دەکات. ئیتر هەموو بربەست و ئازار و مەینەتیەکانی ژیان بە سانایی قوبوڵەکەن، ئیعتیراز و خەتوورەی ناڕزایی تەژی دڵیان نابێت. بۆ نمونە سەیری ئەم وێنەیە بکەن. هەندێکتان پەرداخێکی سپی دەبینن، هەندێکتان دوو دەموچاو دەبینن. ئەوەش وابەستەی تەرکیز و چاو خستنە سەری ئەو کەسە خۆیەتی کە چاو دەخەیتە سەر پەرداخە سپیەکە، دوو دەموچاوە سپیەکە لە مەنزوور و بەرچاوی تۆ ونە بێت و نایبینیت. ئەگەریش چاوەکانت لەسەر دوو دەموچاوەکە بێت، پەرداخەکە لە پێش چاوت نابێت و ونە بێت. ئەگەر وادا بنین پەرداخە سپیەکە ئەو ماوەی ژیانەیە کە لە دنیا دەیبینە سەر، دوو دەموچاوەکەش مانا و مەغز و ئامانجی ژیانی دنیاە کە قیامەت و بەرزەخ و مەعاد و حەشر و بەهەشت و دۆزەخە. بەبێ ئەو دوو دەموچاوە هەرگیز پەرداخەکە نابینیت. نەکەی ئینکاری ئەو دوو دەموچاوە بکەیت. ولا تەموتن ئیلا وئەنتم مسلمون. کەواتە پەیوەندی نێوان پەرداخ و دەموچاوەکە هەمان ئەو دوو پەیوەندیە لە نێوان کاتی ئێستامان و ژیانمان لە دنیا و مەنزڵی هەتای قیامەت و دوا ڕۆژمان و نیشتیمانی ڕاستەقینەمان. نەبینینی تۆ بۆ یەکێکیان نەبوونی ناگەێنێت.